لە زۆربەی شەڕەکانی داعشا کە یەخەی گەلی کوردی گرت بەشداریم کردووە، چەند جار تووشی نەهامەتی زۆر بووم، چەند جار تووشی شەڕی قورس بووم، چەند جار هاوڕێ و دڵسۆز و ڕەفیق و خۆشەویستم لەدەستداوە لەم شەڕەیە. هونەر و پێشمەرگایەتی بە یەک ڕێگای ئاڕۆن هەردووکیان یەک ئامانجن، هەردووکیان بەڕاستی نیەتی پاکیان دەوێت. پێشمەرگایەتیش نیەتی پاکی دەوێت، هونەریش نیەتی پاکی دەوێت. بۆی ئەم گۆرانیم هەڵبژارد، گۆرانی مامەستا ئاسن زیرەکە حەزم لێ بوو لەم بەرنامەیە پێشکەوتووی کوردای دڵدا دووبارە زیینوی بکەمەوە، دووبارە نوێی بکەمەوە، بۆی هەموو دنیا بزانێت کە ئاسمانی هونەری کوردی هەموو کاتێک خاوەنی سێرەی بڵێ سەدارە. بۆ نمونە مامەستا ئاسن زیرەک کە لە سەردەمێک ئەم گۆرانی وتووە بەڕاستی تەکنەلۆژیا لە دوا بووە، یعنی پێشکەوتنێکی وان نەبووە، گۆرانێکی پڕچێش پڕمانە. حەزم لێ بوو لەم بەرنامەیە ئەم گۆرانیە زیندوو بکەمەوە. سلام. بەخێر هاتی. خۆش بیسپاس. ئێمە هەمیشە قەنج و قیت. زۆر سپاس. بەخێر هاتی. سپاس، خۆش بێ سپاس. چی داما دەکرد عەبدوڵڵاجان مامان؟ گۆرانیەکی مامەستا ئاسن زیرەک. فەرموو. فرە عالی لە تەک گروهی چاپرە هەمانگیت فرە عالی بوو، باوجود ئەوە دووری لە گروه فرە قەشەنگ و جوست بوو. دەمە خۆش بیا. ماشەڵڵا دەنگت کراوە باش. زۆر سپاس. دەمە خۆش دەمە خۆش دەمت خۆش. زۆر سپاس. ئۆربە زۆر سپاس. خێر بێ. سلااو لێ بێ بەخێر بێ. سپاس مەمنون. خۆش.
گۆرانێکی پێشکەشت کرد توانی و سرنجی لیژنە بۆ خۆت ڕاکێشی؟ زۆر بەردڵیان بوو ینی گۆرانێکی ئاسان نەبوو بۆ گوتنەوە لەو بڕوانە بوون من ئەو گۆرانی بتوانم بەو شوازە پێشکەشکەم سرنج جوانم تەواو ڕاکێشەوە هیوای سەرکەوتن هەردەنگ خۆش بی و سەرکەوتوبی هیوامان وایە لیژنەش بەدڵی بوو بێت و توانی بێتە سرنجی لیژنە بۆ خۆت ڕاکێشی دەنگ خۆش خات لەگەڵ تا پەرفۆرمانس ئەژمان گەلۆ دیار تتخوازی ببی یەکەمین گۆداش بۆ پەرفۆرمانسێ نۆ مەبشۆپینە